فڕۆکە جەنجەکانی تورکیا بردومانی بناری قەندیل دەکەن. نیوەڕۆی ئەمڕۆ فڕۆکە جەنجەکانی تورکیا بردومانی بناری قەندیل و ناوچەی خواکوورک و سنووری ناحەیی وەرتەیان کردووە و بەشێک لە پوش و پاوانەکانی ئەو ناوچێش بەهۆی بردومانەکانەوە سوتاون. بۆ زانیاری زیاتر پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەی لە سۆرانەوە لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵماندایە. ئازاد سڵاو لێبێ، ئایا بردومانەکە هیچ زیانێکی گیانی لێکەوتوتەوە؟ بەڵێ بەختیار لە بینەرانی بەڕێز بێتن دیارە نیوەڕۆی ئەمڕۆ بۆ جارێشتر فڕۆکە جەنجەکانی تورکیا بردومانی بناری قەندیلیان کرد یایدا هەر یەکە لە دەوروبەری هەندەکانی گەلی بەدران و سەرگەلی و دێرمکەیان لە چوارسەر بە قەزای ڕەواندوزن کەوتنە بەر بردومانەکە هەروەها فڕۆکە جەنجەکانی تورکیا بردومانی چیاکانی بێرمکەوت ڕەقەیان کەواتە بە ناحیەی سەنگەسەرن بردومان کردووە بەهۆیەوە زەرەر و زیانێکی زۆر بەر پاوانی ناوچەکە کەوتووە و لە ئێستادا ئاگرێکی گەورە لە سنووری هەردوو ناحیەی سەنگەسەر و سنووری قەزای ڕەواندوز دروست بووە بەهۆی بردومانەکەوە. دیار تەنها زەرەری مادی هەبووە تا ئێستا، زەرەری ژیانی نەکەوتوەتەوە و هەر بەپێی زانیاریەکانی ئێمە چوار فڕۆکەی زەنجی بردومانەکەیان ئەنجام داوە و زەرەر و زیانیان بەر ژنگەی ناوچەکە گەیاندووە. ئەمە ئەو پارت لەوەش بکەم لە شەوی 18 بە هەمان شێوە فڕۆکە زەنجەکانی تورکیا بڵێن لە ماوەی ئەم سێ ڕۆژە ناحیەی برادۆستیشیان سنووری ناحیەی برادۆستیشیان بردومان کردووە بەهۆی زەرەر و زیان بەر ناوچەکەی ئەوەش کەوت. ئەو ئاگرەی کەوتۆتەوە تیمەکانی بەرگری شارستانی دەتوانن کۆنتترۆل بکەن یان ناوچەیەکی دوورە دەستە و تیمەکان بە ئاسانی پێی ناگەن؟ بەڵێ بەحوکمی ناوچەکە لەژێر دەسەڵاتی پارتی کوردستاندایە تیمەکانی هەرگرتوێنەوە بەپێی ئەو زانیاریانەی ئێمە هەیە قسەمان لەگەڵ کردوون ئەوان ناتوانن بگەنە ئەو ناوچانە و ئاگری ئەم ناوچانە بگرێنەوە. پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە سنووری قەزای سۆرانەوە سوپاس بۆ زانیاریەکانت.